دوای نزیکەی 300 ڕۆژ و بۆ یەکەم جار لە ئێران هیچ شارێک لە حاڵەتی سووری کۆرۆناییدا نییە و بەرپرسان و کارناسانی ئێرانی ئەمە بەدەستکەوتێکی باشە زانن کە بەهۆی ڤاکسینەکردن و ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکانەوە هاتووەتە دی. لە ئێران ڤاکسین بۆ کەسانی سەر و 12 ساڵێ ئەدرێت و لە کۆی 70 میلیۆن دانیشتووی سەر و 12 ساڵی ئێرانیش تا ئێستا زیاتر لە 185 دۆزی یەکەم و نزیکەی لە 170 هەردوو دۆزەکەیان بەکارهێناوە. بەرپرسانی وەزارەتی تەندروستی ئێرانیش ئەڵێن ئەم دەستکەوتە دەستکەوتێکی گرنگە بەڵام ئەتوانێت کاتی بێت ئەگەر خاڵک پابەندی ڕێنماییەکان نەبن. من والا هر کیو میبینم که میگه واکسن نمیزنم سعی میکنم. بەڕاستی لە ئێستادا کێشە و کەسانن کە ئامادەنین دەرزی ڤاکسین لە خۆیان بدەن. وەک خۆم هەموو هەوڵم ئەوەیە کە قەناعەتیان پێبێنم ڤاکسین وەربگرن، چونکە تەنها بۆ خودی کەسەکە بەسوود نییە، بەڵکو وەرگرتنی ڤاکسین لەلایەن هەر کەسێکەوە ئەگەری توشبوونی کەسانی تر بە ڤایرۆسەکە کەم دەکاتەوە. از این شر این مریضی نزیکەی لە 110 کەسانی سەر و 12 ساڵی ئێرانیش تا ئێستا ئامادە نەبوون ڤاکسین لە خۆیان بدەن. بۆیە حکوومەتی ئێران وێڕای بە زۆرەمەلیکردنی ڤاکسین بۆ فەرمانبەران ڕایگەیاندووە تەنها ئەو کەسانەی کە ڤاکسینیان لە خۆیان داوە ئەتوانن سوود لە هێڵەکانی گواستنەوەی گشتی ببینن یان مۆڵەتی سەفەرکردنیان پێ ئەدرێت. خیلی زمانهای دور میگفتن آقا واکسن آبله بزنین. بەداخەوە ئەمە دیاردەیەکی کۆنا. سەردەمێکیش بۆ ڤاکسینی ئاوڵە دەیانوت ئەمە مەترسیدارە، تەنانەت لە چەند شوێنێکیش دەیانوت حرامە، بەڵام دواتر سەلمێنرا کەوانیە و سوودەکانی دەرکەوتن. ئێستاش بەڕاستی کەسانێک بێ بنەما ئەو باسانە دەربارەی ڤاکسینی کۆرۆنا دەکەن. لەو بڕواایەدا مرۆڤایەتی پێویستی بەوەیە کە بە ڤاکسین خۆی لەو کارەساتە ڕزگار بکات. ماده‌ای وارد بدن میکنه آقا این حرامه، یه همچین بحثایی، ولی الان دیگه تفکرات اجتماعی اینجوری نیست که بگن آقا این موضوع نیست. یەکێک لە بەڵێنەکانی حکوومەتی نوێی ئیبراهیم ڕەئیسی خێراترکردنی پرۆسەی ڤاکسینەکردن بوو کە لەم بوارەدا تا ئێستا بە ئامانجە ڕاگەیەندراوەکانی خۆی گەیشتووە. ئەمەش هەنگاوێکی باشە بێت بۆ بوژانەوەی زیاتری ئابووری ئەم وڵاتە وەکو بەڵێنێکی دیکەی سەرۆکۆماری ئێران کە بەهۆی کۆرۆنا و گەمارۆکانەوە زیانێکی زۆری پێگەیشتووە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.